مامۆستا گیان وەلو لە کاتیش دەگرم توا ببوورە ئەمە کۆپانیاکەی سەرەوەیە بەشێکم بۆی جێبەجێکەی فەقیرەوە یەک هەفتە هات چووەکە خۆی بۆ نەهاتوو تۆز ئیشی هەبووتی وەڵا سەرێمەوانێ هەو خۆجاوە بەشی یاسا تا مۆریشی نەکردە نەیبینیوە دقیقەیەک مامۆستا وەرە نابێ ئەوە چێ یعنی چی من یاسا نەیبینێت من ئەسڵەن هەرسەری ناکەم آخر مامۆستا خۆی هەموو دایرەکانم کاکە حەمە ڕەجال لێکم یاسا لەسەر و هەمومانەوە بە یاسا نەبێ ئیش ناکەم قوربانە هەر لەسەر سەر یاسا دانیشە ئەتو مامۆستا گیان دانیشە باش دانیشە بابە دانیشە وەڵای ئەم حالەتە زۆر مەزبوطە ها ئیمزاکانی ڕێک لە کاتی خۆیان کردو ئەی ئافەر مکافەیەکی بۆ مامۆستا گیان ڕوخسەت تا دەبەچم ناچیت بە قەبری باوکم ناچیت بۆ نازانم بۆ کوێتی ئایبە کاک مەحەمەد 18 ساڵە مۆزەفی منی هەموو دەقێ فڵق ڕاکەی بۆ سەر ئاو وابزانم 18 ملیۆن کڕەچی بۆ سەر ئاو عیب ناکەیت کاکە حەبێک لەم ستۆپە ئەسڵەکان پێیاکە بیخۆتەوە يقول والله خۆم بە قورئان هەموو یەک سپرادی چی بە عەمەل نایە دانیشە مامۆستا لەسەر مەسئولیاتی تۆ بە قورئان زۆر وەزعی خراپە لەسەر مەسئولیاتی من یا وڵای کە لێ ئەو کرد بە خۆتەوە مێشتەیە عیب ناکەیت السلام عليكم. عليكم السلام. زحمة النبي كام كان مديرة؟ مامۆستا بورهان ما مستح. حیف بۆ پرسیارە کردە بۆ هەر بە بۆین باختیا بزانی کێ مدیرە ئەوە شکڵی مدیرە والله كل مديرة تشيو مناتشيو. زحمة النبي يجي مزام بوناكي. بەسەی دیکە بزانم چییە بزە ئەمە خۆ های تڕحێو جا خۆم هێشتا یاسا نەیبینیوە آخر زارم قربان نبيني بلام جوري أساس زور قلبالغا منيش تمنم هي أواني اللي على الرزاوس. ڕوحەکەم قەرباڵغەتی خۆ من ناونێرم بۆ ماراسۆن من ئەمە یاسا نەیبینێت ئەستەن هەر نایکەم چکە یاسا لەسەر هەموو شتێکوێ فەرموو يعني نايكي؟ ناکرێت مامۆستا گیان خۆزا بۆ کردای تەمەنی هەیە گوناحە کاکە حەمە عیبە اختیار چیە وشت چیە من بە قانون ئیشەکەم قانون یعنی قانون هاي هاي وەڕەحمەت الله وبەرەکاتوه ئەرێوە تۆ کەس فەرمووی لێ کردی یەکسەر دانیشتی معاملة ما إمزا مكة معاملەی دەست بە زاڵتوی تیاکوە ئەوراق هێشتر لەسەر چی ئیمزاکەم ئاخر تۆ باشی بە قورئان دیار چی بووە سیانی زلی ئەمە کەلەی سەریانە ئەمە قەفی سمێڵیانە ئەوە بۆری شەش ئینجا واو نا قوربان مە بەس سمێڵیان گەورەیە بۆچی هاتوون ئەمە ئایدیەوە عادیەوە باش ئەڵێ بانەڕۆم بە قورئان سیوە کۆلە بابا دەبڕۆ عیبە ئیشمارەیە دەبڕۆ ڕۆتەسنۆ یعنی بڕۆ بڕۆ بابا بڕۆ دەبڕۆ بەڕێزم ئەمە هێشتا ماوێتی ئەمە هێتا قانون ئیمزای نەکردووە هەر نەیبینیە بەشی یاسا ئەمە ناکرێ ئەمە چۆن شتی وابێت ئەلۆ بەڵێ سەرچاوم ئەمریکا بەڵێ ئەو خاتونە دەچێجلی ڕەشی لەبەرایە ئاڕۆڵا لێرە دانیشتووە قوربان معاملەی ئەوە بە سەرچاو خەمە نەبێت وابزانە جێبەجێ بووە دێ سەرچاوم قوربان قالێ من نەسێنێت دەیخوا حافیز خوا لەگەڵ ئەڵێم بەڕێزم ئەمە سەڵتی ئەو هینە نەبوو بە قورئان ناسیمەوە کوێتی وەڵڵی موهیمە ئافەرم ئەمە سەرچاو من ئیشەکان وابزانە کراوە بەس وایەک دەقە تەلەفۆنێکیکەیە بەڵێ فەرموو چی جەنابە بەڵێ لێرەیە بەڵێ ئەرەڵا لێرەیە نەنە بە سەرچاو قوربان وابزانە ئیشەکە کراوە جەنابەت تەلەفۆن بکەیت وەڵڵاهی من زۆر خۆشحاڵم نەنە وابزانە کراوە قوربان سەرچاوم ئەمرەکەی جەنابە ئەمرەکەی خوا لەگەڵ خواحافیز بەڕێزم ئەوە دوان تەلەفۆنی بۆ کردم لە ئاست باڵایە بەس یەک شتی بەسیتی ماوە ژوورەکەی تەنیشتمان مۆرێکی هەیە یەک مۆرەکەی لێتدا لەگەڵ هێناتەوە تۆ جا تو بۆ بچیت من خۆ ساچم یەک دەقە مۆرەکە بۆ لێم نیە قوربان زەمۆر بێنە چی بوو؟ قەومەتیا چوونە بۆچی بووە؟ ئەم جارێکی نێنێ قەدیکی نێنە سەبەب پێشتر یەک سیارە نەبوون ئەم جاران دوو سیارە و 6 دانەکەسن ئەمە قەفی سمێڵوان و پێشتری ئێستا گەورەترە ئەوە ڕۆشتو ئەو سمێڵە ئەوە هاتۆتەوە بۆ خوارەوە بۆ سەر ئەو پێوترێ سمێڵ بابڕ نازانمێتە گەورەترە سمێڵیان بۆچی هاتون چیمان کردووە ئەوە ئایدی خاتوونی ئەوش عیدی خاتوونە دەبڕۆ دەرەوە گەپیاوەتی پێڵەکەم چییە بەزە بڕۆ ئیجازەم بەرە بابڕۆ بابێ وەختی ئیجازە من خۆم وازم زۆر تەواوە بڕۆ لە بەردەرگا ڕاوەستە بڕۆ بابە بڕۆ بڕۆ وەرە دەبڕۆ بابە داوەتی خۆمی دەبڕۆ قوربان ئەڵێ مشکول لە خوا بەزیا بێ ئیشەکان هەمی بە قانونیە ڕەوا نییە زانین تۆ قسە زۆرەکەی کاک مەحەمەد عیب ناکەی
قوربان جا بۆ خوایە وەزعەکە زۆر خراپە ئەگەر ڕخسەت مەی تا توانێ دەچم كل برو هالمية من دەستی ماچەکەم کرد بەخوا زانیم یارمەتی مێ بس دم اخوها في زمان يا اخوها خير بيت ياك تصديقي بسيط هي بودا كم كل خوربان تياجو يبو ام جارة تياجو قتلت سبب كل سهل يشتريها ام جارة حجونا بريكة دابزي اما ليش اسمي اصلا كل انا والله مصاب ولوس يجي بيونيا اما باشا اما باش يجي تياجو بو اما استحي وقود يا مي ما هو قرروا ما جميع اللي بردك كوجرين ما بيكو كان خمنا عادي يا مي مش عادي ما امشي عادي يا ده مي بس ده تو برو تخوا ده برو بابا برو تو خوا وعظم صوت ده برو بابا برو ده برو خاطر خمنا بيت يقتل انا والله تليفوني يقدر احسن الو بلا بس ارجع بس ارجع برزم اما ناشهين مبيع بجديتا ما وكرت وما نتول الناسيت هي هوال من اللي يكسر صدرناكم خاتوني برز أمانة بخوين سديك ينوبون لهيج مسألة كوغنبون بحيثيت وناموس متحدة كوتا بينه لسر مسألة نيتواني بيشان بينه والله من لسرتهم يا كوكن والله مهم يا ريت وتشيت دقة تليفونكم بقى الو اها نو كزناتشي بوشونك حمو يمي ولا مزرعكي من دعوة دي باي خاتن يعني أبشر أمانة هم إلى جناب دعوة والله مهم برزكم أما يك إمزاي معه طوى حساب دبيكا جاءك شوريني يبو من تو دانش من إمزابكم تو خو حكمتي ومنيش مراجع دفر من إمزايك خوايا وطن آواك